بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی فەرمانێکی دەرکرد بۆ گۆڕینی ناوی چەند قوتابخانەیەک لە سنووری سلێمانی. دوابەدوای بڵاوکردنەوەی ناوی قوتابخانەکان کاردانەوەکان دەستی پێکرد. شارەزایان پێیان وایە ئەم ناوانە نەگونچاون لەگەڵ ڕسەناتی ناوە کوردیەکان و شایستە نین. سەرەتا پێویستە بە لیژنە ئەو ناوەداری کرێ، بە لیژنە ئەو لیژنەیەش دوا دیراسەکردنێکی زۆر و هەمەلایەنە بڕیار لەسەر ناوێک بدات. ئەو ناوەی کە بڕیارە بۆ ناوەندێکی خوێندن دابرێ پێویستە هۆکارێک یان زیاتر لە هۆکارێکە بێت کە ئەو ناوە هەڵەبژێرێ. پێویستە ڕەچاوی ژینگەی ئەو شوێنە بکرێ لە ڕووی زمانەوانیەوە بایەخی پێ بدرێ و پسپۆڕی تایبەت ڕێی لەسەر بات. پاشان ناوێکی ئاسان بێت، واتە دوور و درێژ نەبێت، ناوێک نەبێت لە چەند ناوێکی لێکدرا و پێکاتبێ و وتنەوە و دووبارەکردنەوەی قورس بێت لەسەر زمانی قوتابی و مامۆسا و کەسانی کە لەوێ داوام ئەکەن، بۆیە کە پێویستە ناوێکی کوردی ئاسانی واتادار بێت. دوای کاردانەوەکان پەروەردەی سلێمانی فەرمانێکی تری دەرکرد بۆ ڕاگررتنی گۆڕینی ناوەکان. هۆکاری گۆڕینی ناوی قوتابخانەکان ئەوە بوو کە ناوی دووبارەن و گرفتیان دروست کردووە، بەڵام دەوترێت گرفت لە گۆڕینی ناوەکاندا نییە، بەڵکو نەگونجاویانە. دەبوو پەروەردە ڕاوێژ بە کەسانی شارەزا و کوردیزان بکات اینجا بڕیار لە ناوەکان بدات. کارێکی هەڵەوەستێنرا، بەڵام ئەبێ لایەنی پەیوەندیدار جارێکی ترە گەرویستی گۆڕانکاری لە گۆڕینی ناوی قوتابخانەکان یا هەر لایەنێکی تر کە بێ گۆڕانکاری ناوەکان بکە، پێویستە لایەنی معنی بەم بابەتە، لایەنێک کە شارەزایی لەم بابەتە هەبێ، کەسێک کە اختصاصی لەو مۆزوعانە هەبێ بتوانێت گۆڕانکاری تیا بکە. بۆ نمونە ناوی نامۆ هەیە لە ناوی قوتابخانەکە، ینی هیچێک لە ناوەکان بیمارە، ئەرێت تۆ تەلەبێگەنەری بۆ قوتابخانەی بیمار چی لە دەروون و شعوری ئەم مناڵە دروست هەبێ، یعنی ئەبێ لەگدانەوەی زیاتری بۆ بکرێن بابەتانە و زیاتریش گرنگی بۆ بدرێت کە وشەکان زیاتر لەگەڵ دەرونی خوێندکارەکان یەک بگرێتەوە. شارەزانی پەروەردەیی دەڵێن لەکوێ گونجاوەکە چییە بکرێت بە بیمار و دەرسیم بە لەوەند، چوارچرا بە نیما و هەڵگورت بە تۆکما، یان خاڵدان بە ئاژێر و وەفاش بە خولیا. داوا دەکەن ناوی کوردی شایستە بۆ قوتابخانەکان دابدرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.